مردوو بشۆم ئافرەت بشۆم باشە یعنی وەکو حەزم لێیە بەڵام نازانم داکم ترسیشم لێنە بەس داکم دەرێ وەڵا هاشن ئەتۆ بیشۆی چەندێکە گوتیان وەڵا تێک دەچی مردوو بشۆی تێک دەچی عەلە ساس نازانم بەسی چێ تێک دەچی ئەمەنە چەندێکە 31 ساڵم مەوەستا 31 ساڵم بەڵام کچم بۆچی ئەڵێ تێک دەچی مەبەستی چی یانی نازانم من لە خۆم ڕادەبینم ڕاستی بەڵام نازانم بۆ وا دەڵێ تۆ ئەزمونت هەیە بە دیار مردوو شۆرە و وەستابێتی نا لە ژام نەوەستاوم بەڵام زۆر هەتا زۆر سەری ڤیدۆژەکەم ترسم نیە مامۆستا ئەلحەمدولیلا ترسم لە یەکشم نیە زۆر باشە خوشکە بەڕێزەکەم طبعاًەوە کارێکی زۆر گەورەیە کارێکی زۆر گەورەیە تەنانەت فەرمودەی لەسەرە هەر مردوو شۆرێک عیبی ئەو مردووە بشارێتەوە و چاک بیشۆری و دەستنوێژی بۆ هەڵگرێ و هەتا کفنی ئەکا خۆی پەروەردگار بە بەهەش بۆی قەرە بۆ کاتەوە ئەوەندە فەزڵێکی گەورەیە ئەوەندە پاداشتێکی گەورەیە وەیە پێویستە لەناو مسلمانانە بە تایبەت لەناو ئافرەتە جیڵێک پەیابن کە ئەو جورئەتە بکەن کە ئەو خێرە گەورەی بۆ خۆیان بکەن چونکە ئێمە ڕۆژانە لە نزیکەکانمان لە کەس و کارمان لە وڵات خەڵک تیامانە ئەمرێت کەس نییە نەمرێت سەرەیە الموت باب وكل الناس داخله هەمومان لەو دەرگایە وەستاوین ناومان ئەخوێندێتەوە ئیتر پیا و بێ یاژن بێ مناڵ بێ پیر بێ پەکەوتە بێ ئەبێ بڕوات بمرێت زۆربەی کات یعنی لە گەڕەکی وا هەیە ئافرەت مردووە کەس نەبووە بیشۆرێتەوە ناچار چوونە مردوشۆری ئافرەتیان پیا کردووە باشە بۆیە کارێکی زۆر باشەکەی و مەسەلەی تێکچوون نازام تۆ مادام جورئەتت هەیە پێش هەموو شتێک قەیچێکە ڕاهێنانی بکە ئەگەر کەسێ مرد بڕۆ بە دیار ئەو کەسانەوە بە کە ئەیشۆرن مساعیدیان بە هاوکاریان بە سیر کە بزانە ئایا بۆت ئەکریان ناکە بۆت کرا ئینشاءڵڵا تۆش بە بۆ کەسانی کە یارمەتی خەڵکە دەن و مردۆ شۆرنەوە